ئەم کاتتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر دیاردە یاخود حاڵەتی بازرگانیکردن بە مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان. دەمانەوێت بزانین بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر بە چ شێوەیەکە بەرپرسانی ئەمنی و بەرپرسانی ئیداری هەرێمی کوردستان سەبارەت بەم حاڵەت و دیاردەوە چی دەڵێن؟ سڵاوت بێبێ جەنابتان چەندە بێبەندکراون؟ هیچکەسی 3 ساڵە. 3 ساڵە تۆ لێرە بەندکراوی. ئەو بڕی مادەی هۆشبەرت لەدەست بوو چەند بوو؟ طبعا حەبوو مادەی مخاتەرات نەبوو بە زۆر بوو. حەب بوو. بەڵێ نسکەی 100 کارتۆنێک دەبوو. باش ئەو بۆچی بوو؟ ینی بۆ دروستکردنی مادەی هۆشبەر بوو؟ دەتوانم لێمە جەنابەت بەشدار نەبووم لەو کەیسە، بەڵام وەکو یارمەتیەک لەناو کۆگاکێ مندا. ینی تێوەگلای لە تێوەگلای. باشە ئەوە لە چی هات بۆ ئەو دەرمانە؟ حەسەب ئەو معلوماتی من پێم وابی لە عێراقەوە هاتبوو، لە جنوبی عێراق. لە جنوبی عێراقەوە. باشە قازانجی زۆرە؟ وەڵامی باز دەکەن دەڵێن قازانجی زۆرە. قازانجی زۆرە. باشە ئێستا تۆ لەسەر بڕێک دەرمان دەرگیرکراوی 3 ساڵە حکوم دراوی و حکومەکەشت بۆ 20 ساڵە. هەستە چییە؟ ینی پێت وایە بێژێوی ژیانی مرۆڤ ئەوەندەی دێنی مرۆڤ بیر لە ینی دەرمانی هۆشبەر بکاتەوە بۆ ئەوەی پێی بژی؟ ئەکید ئەنی ئینسان لە تەمەنی غەڵەت دەکاتن، بەڵام ئەوە نایێنێت تو لە بۆ بژێوی ژیانی خۆت هەموو ژیانی خۆت هەموو تەمەرت وێران بکەی کەوێ کونجی زیندان و 20 ساڵ یان 25 ساڵ یان 15 ساڵ بمینیتەوە. ئەوانەی ئەگەر ئەو شتانە دەکەن هیوادارم بە خۆیان دابستنەوە و ئەوانەی بەتەمان ئەو شتانە بکەن هیوادارم پاشگەز ببنەوە، لەبەرەوەی تانێنە ئێرە نازانن بار و زروفەکە چۆنە، نازانن کونجی زیندان ئازادی مانای چییە، قیمەتی ژیانی دەرەوە نازانم، تا نێنە زیندان نازانن ئازادی و ژیانی دەرەوە مانای چییە. باشە ئەوەندەی کە تۆ ئاگادار بوویت چێ مامەڵە بەو مادە هۆشبەرانە دەکات؟ چێن ئەو کەسانە؟ ینی کەسانی بێگانن، کوردستانن، دەرەوەی کوردستانن؟ طبعا حسب ئەو زانیارانەی کە هەیە مەتەنەن بەدەست دەکەوێت یان دەیزانی لە زیندان و لە دەرەوە زیاتر وڵاتانی بێگانە وڵاتانی دەور و پشت مامەڵە بۆ بازرگانیەوە دەکەن بەو مادانەوە دەکەن. خەڵکی ئەو وڵاتەش لەبەر ینی زۆربەیان لەبەر مادە تێوە دەگرێنەوە لەو بازرگانیە. باشە بۆ کوردستان، بۆ ئێستا کوردستان بۆ تا ڕادێک وەکو دەگوترێت بۆتە ئامانج. پێما بیزانابیش دەزانی کوردستان منطقەی زۆر استراتیزیە کە بەشی ئاسیا بە ئەوروپا دەبەستەوە و ڕێڕەوە ینی ڕێڕەوی ترانزیتی پێ دەڵێن زائیدەن ئەو وڵاتانی ینی لە ئێرانەوە دێتە باشوور، دواتر ناوەڕاست، دواتر دێتە کوردستان، دواترش بۆ ئەوروپا و بۆ دەوڵەتەکانی کە دەینێرن و زائیدەن ئەو وڵاتانەی کە کوردستان بەسەدەدا بەشکرایە هەموو هەدەفیان تێکدانی ئەو هەرێمەیە، بۆیە دەستیان کردو بۆ خۆت مادەی هۆشبەرت بەکاردێنە؟ بەکارم نێناوە. بەکاردنێنە. کاکێ من با لەوە دەست پێ بکەین. ڕێژەکە ئێستا چۆنە بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو؟ بە تاکید ڕێژەکە زیادی کردووە، دڵگرانین بە ئەو زیادکردنی ئاماری ئەم جۆرە تاوانە. چی مادەی هۆشبەر
هیچ شتێکی کەمتر نییە لە تیرۆر. باشە گوتت زیادی کردووە جارێ با لەسەر زیادەکە قسە بکەین لە سەدا چەند زیادی کردووە خۆی دقیقیش دەبی بەڵام دەتوانین بڵێ خۆی ئەمە دەتوانین ئاماری 6 مانگ پێشتر وەربگرین لە 6 مانگی ڕابردوو ئەگەر لەگەر پارسار بەراورد بکەین 5 هەتا 10 زیادی کردووە زیادی بەڵێ چێن ئەوانەی مادەی هۆشبەر بەکاردەهێنن و بازرگانی پێدەن خۆی هەر ئینسان و دانیشتووی ئەو هەرێمەنە و گەنجن لە تەمەنی خۆی مادەکە لە دوو فەقەڕە پێکاتیە چاردەی مخەدەرات فەقەڕە یەک و فەقەڕە دوو فەقەڕە یەک بازرگانی پێکردنە بازرگانی پێکردنیش ناتوانین ئێمە ڕەچاوی ئەو تەمەنە بکەین چونچی هەموو کەسێک هەموو جۆرە تەمەنێکی تێدایە بەڵام کێشان کە فەقەرە دوی چاردەی مخەدەراتە زیاتر لە بینی 18 ساڵی تاکو 25 ساڵیە تاوانە ئەویش بەڵێ بەڵێ تاوانە هەر کەسێک ئەگەر بازرگانی پێوە نەکا بەس بەکاری بهێنێ ئەوش هەردەچێتە چوارچەوەی تاوان بەڵێ تاوانە بەڵام سزاکەی فەرقی هەیە سزاکەی باش چیە سزاکانی سزای چاردەی مخەدەرات فەقەڕەیە قورسە سزای کێشانی مخەدەرات کە فەقەرە دووە لە چاردەی مخەدەرات سووکە بۆ نمونە کەسێک ئەگەر بۆ یەکەم جار ئەوە بە پێی ئەو کێسانەی کە دێنە لای ئێمە و سزا دەدرێن و ئێمە ئیش ئەنی کە لە بەرچاومانە کەسێک ئەگەر یەکەم جاربی مادەکەی بەکارهی نابی و یەکەم جاربی کە بەرەو ڕوبەڕووی دادگا و سزا ببێتەوە دادوەرەکان سزایەکی سوچی پێ دەدەن بەڵام ئەگەر کێشانبی و بۆ چەند جارێک سزای بەسەرە سزاکەی دەگاتە 2 ساڵ و 3 ساڵ و هەتا 4 ساڵیش دەڕوە بەڵام بازرگانی پێکردن لە 15 ساڵ لە موعەبەدیە بۆ موعەبەد لە سێدارەدانی نییە نیتی هەتا ئێستاکە نەمان بوو باشە گوتت لە تیرۆر خەتەرترە پێم وابێ لە بەتەکیید ئەمە مادەیەکە ئەو مادەیەکە لەگەر مشتەمەع تێکردەبیتن وەلەو ئێستا دەستگاکانی ئاسایش دەستگا ئەمنیەکان بە چڕ و پڕی زۆر بە جوانی ئیش لەسەر دەکەن ئەگەر ئەم جیەتە ئەمنیانە نەبیتن ئەو کەسانەش دەستگیر ناکرێن و تاوانەکەش بەرەو کەمتر دەڕواتن بڵێ ئەوەی کە من باز دەکەم کە خەتەریاتی هەیە چونکی دەبێ من و تۆ یەکە شتریش لە منداڵەکانی خۆمان بترسێ چەند کەسێکی بێویژدان کە بەربوویتە گیانی ئەو منداڵانە فێری ئەو دەرمانانەیان بکەن بۆ ئەوەی سبەینی خۆیان سوودمەند بن باشە گوتم چێ بازرگانی پێوە دەکات مەبەستم لەوە بوو زۆربەی ئەوانەی بازرگانی پێوە دەکەن گەنجن یان ئافرەتەن بە ساڵە چوونە چ جۆرێک هەموو جۆرە تەمەنێک و جۆرە ڕەگەزێکی تێدایە ینی بێ جیاواز باڵێ بێ جیاوازی باشە زۆرتان دەگیر کردووە ئێستا زۆر لە بەندی خانن خۆی من بەڵێ هەیە لە بەندی خانە هەیە ڕۆژانە لە سەدان زیاترە ڕێژەکە دەزانی چۆنە ینی زۆر نییە بەو شێوازەی کە بڵێن لە لای من هەبیتن بەڵام بە بەردەوامی دەژیر دەکرێت و سزا دەدرێت و دێتە لای من باشە تۆ دەڵێی لە تیرۆر قورسترە ینی تاوانەکە بەڵام خەتەرترە بەڵێ و ینی بێگومان کە خەتەرترش بی دەبی سزاکەی قورستر بڵێ لەگەڵ سزاکەی خۆی بەڕێی من بیتن من هەر کەسێک دەستدرێژ بکاتن لۆ ئەو مادەی هەرچ جۆرە تاوانێکی پێ بدێ هێشتان کەمە خەڵکی بیانیش بازرگانی باڵێ بە تاکیت دەگیرکرا بەڵێ سزادراوی ئێرانی هەیە لێ لای ئێمەیە هەمووی مخەدەڕات هەنیا ئێرانینە ئێرانیمان هەیە ئیتریشمان هەیە وڵاتی تر باڵێ بەڵام زێدەتر ئێرانی بۆ نمونە کەسێک کێ لێرکوانەکە سزادراوە بازرگانە بە ئەوەی بازرگانی لە سزادراوە سزایەکەشی قورسە سزاکەی 20 ساڵە 20 ساڵ بەڵێ 20 ساڵە ئەم خانووەی دەیبینن ماوەیەک بەر لە ئێستا چەند ڕۆژێک بەر لە ئێستا هێزەکانی پۆلیس لە بەحەرکە دەستیان بەسەر ئەم خانێدا گرتووە گوایە
گومان دەکرێت لەم خانوەدا کارگەی بەرهەمهێنانی مادەی هۆشبەری تێدا بەکار هاتووە. ئەم خانوەکو کارگەیەک بەکار هاتووە. لەم خانوەدا کەسێکی ئۆکرانی و کەسێکی ئێرانی بەیەکەوە کاریان کردووە. پۆلیس دەڵێ دەستمان بە کۆمەڵێک بەرهەمدا گرتووە کە ئەم بەرهەمانە مادەی هۆشبەری لێ دروست دەکرێت. چۆن ئەم کەیسە ئاشکرا بووە دیارە پێشتر هەر لە بەحرکە تاوانێک کرا، تاوانێک ئەنجامدرا لەلایەن دایک و کوڕێکەوە بە کوشتنی پیاوی ماڵەکە. دوای لێکۆڵینەوە دیارە پیاوی ماڵەکە مادەی کریستال مادەی هۆشبەری بەکارهێناوە. یەکێک لە کوڕی ئەو خێزانە لەم ماڵە لەم کارگەیە کە وەکو پۆلیس باسی لێوە دەکات لەوێ کاری کردووە، مانگانە 8 وەرەقەی سندووە لەگەڵ کەسێکی ئێرانی لەگەڵ هەروەها کەسێکی ئۆکەرانی. ئەواندان بەوە دادەنێن کە لێرەدا مادەی هۆشبەر بەرهەم دەهێنرێت دواتر دەفرۆشرێت. پۆلیس هەر پاش وەرگرتنی زانیاری تەواو سەبارەت بەم کارگەیە دەست بەجێ هەڵدەکوتێتە سەر ئەم ماڵە کە دەکەوێتە دەرەوەی بەحرکە وەکو گوندێک کە تەمەشا دەکرێت زۆربەی ئەو ماڵانەی کە لێرن وەکو مەزرعە دیواری تایبەت خۆیان هەیە، پەرژینی تایبەت بە خۆیان هەیە، کەس هاتو چۆن ناکە. واتە شوێنێکی زۆر گونجاوە بۆ ئەوەی ئەگەر هەر کەسێک کارێکی نهێنی بکە، کارێکی شاراوە بکە، دەتوانێت لەم ناوچەیە تا ڕادەیەکی زۆر ینی لە چاوی پۆلیس و هێزانامنیەکان دوورە. بەڵام خۆشبەختانە ئەم کەیسەوای کرد ئەم کارگەیە کە تاوەکو ئێستاش یەکلان نەبووتەوە کە بەڕاست کارگەیە و ئامانج بەرهەمهێنانی مادەی هۆشبەرە، چونکە دۆسێکە کراوەتەوە. هەر بۆیش پۆلیس کە ئێستاش لەگەڵمانە بەڵام ئامادەنین بە فەرمی قسە بکەن تا دۆسەیەکە بە تەواوی یەکلا دەکرێتەوە. کەسە ئۆکرانیەکە لەگەڵ ئێرانیەکە هەڵاتون، بەڵام کوردەکە خاوەن ماڵەکە دەچین کرد. ئێستا کەیسێکی گەورە لە بەردەستی ئێوەیە، دەجێکردنی تاوانبارێکە و باس دەوە دەکرێت کارگەیەکە لە نزیک بەحرکە کە ئێوە لە چوارچەوەی بەدووادا چوونەکانتاندا ینی تا ڕادەی گومان دەکرێت کە ئەمە کارگە بێت بۆ بەرهەمهێنانی مادەی هۆشبەر. ئەم کەیسە چی بەسەرات؟ بەڵێ ئەو کەیسە دوای ئەوەی کە تاوانەکە ڕوویدا، دوای دەژیکردنی ژنەکە و کوڕەکە دام پێدانیان لە ئەنجامدانی تاوانەکە و دوای ئەوەی کە باوچیان دەکوژن نەکرد دەیکوژن بەڵکو دەیسووتێنن. دوای ئەوە دەیسووتێنن ئەوجا دەیبەن لە شوێنێک حەشاری دەدەن، توانیمان هەم شوێنە سوتاوەکە هەم شوێنە حەشاردانەکە جەنازەکە دەربێنین. کوڕەکە احتراب لەسەرەوە دەکا لە شوێنێک کاری کردووە، ئەو شوێنە وەکو کارگەیەکە بۆ دروستکردن و بەرهەمهێنانی ئەو مادەیە بە تایبەتی کریستاڵەکە. دوای دەست بە سەرداگرتنی کارگەکە و دەژێکننی ئەو تاوانبارانە ئێستا لێکۆڵینەوەکان بەردەوامن، بەڵام نەگەیشتونەتە نەتیجەی کۆتایی. هەر کاتە گەیشتی نەتیجەی کۆتایی ئینشاءڵڵا ئەوشتان بەڕێز ڕادەگەینی. بەڵام گومان دەکرێت وەکو کارگەی بەڵێ گومان دەکرێتن لەبەروی هەندێک موادی تێدایە، ئەو موادانە پێویست دەکاتن لە تاقیەکان لە مختبەرەکان ئیشی لەسەر بکرێت و بگەینە دەرەنجامی کۆتایی. باشە، خەڵکی ئێران ئەوانەی تێوەگڵاون بە مادەی هۆشبەر دەخوازن بازارێکی باش ببینەوە بۆ مادەی هۆشبەر. ئەمە کاریگەری هەبووە لەسەر زێدەبوونی ڕێژەی بەکارهێنانی مادەی هۆشبەر؟ هەبوونی بازار، گەورەترین بازار ئێستا لە بۆ مادە هۆشبەرەکان ناوەڕاست و خواروی عێراقە کە بە شێوەیەکی ئێجگار زۆر لە دەرەنجامی نەبوونی حکومەتێکی کۆنتڕۆل کراو، دەرەنجامی نەبوونی وەزارەتێکی ناوخۆی هەتا ئێستا وەزیری نییە. ئەو مادەیە ڕۆژانە لە پەرسەندندایە لە ناوەڕاست و باشووری عێراق و ئەمەش وەکو هەرێمی کوردستان لەو بابەتە پشتێکمان بەردەکەوێتن کە دەبێتە ئاسانکاریەک بۆی ئەو موادە باسانی بگۆزرێتەوە بۆ شارەکانی هەولێر و دۆوەکو سلێمانی. بەڵام ئێمە وەکو دەستگا ئەمنیەکان دیسان تاکید دەکەمەوە ئەو بابەتە گرنگە ئێمە ئیشی لەسەر دەکەین و کارمان لەسەر کردووە. خۆشبەختانە تا ئێستا دەتوانم بڵێم 180 تانیتوان ئەوانەی کاری لەسەر دەکەن، ئەوانەی تیجارەتی پێ دەکەن، ئەوانەی بەعارەبەکەی پێ دەرێن
تعادی مخەتەرات ینی بەکاری دێنن ئەوانە دەستگیر بکرێن و لە ڕێگای بەڕێبەرایەتی گشتی نهێشتنی مادە هۆشبارەکان بدرێنە دادگا و ئیجراعاتی پێویستیان بکرێت بە بەردەوامی ئێستا بە بەردەوام بە دوواداچوون دەکەن بە هەمەهەنگی لەگەڵ لایەنەکانی تر باشە ئەگەر ڕێژە وەرەگرین بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو زیادی کردووە تاوانیان ئەوە دەگیرکردن تاوانەکانی تاوان و بەکارهێنان نابە ئاخر بەس مادە هۆشبارەکان بەڵێ بەڵێ بەکارهێنانی زیادی کردو زیادی بەڵێ زیادی و دەگیرکراوانیش زیادی کردووە بە تاکید ینی بە ڕێژەیەکی زۆر دەتوانم بڵێم دەژیکراوەکان زیادی کردووە چەند ساڵە ئێمە نزیکەی 450 بۆ 400 زمان هەبوو ئێستا ئەوە بانجی پێنجە نزیکەی وا خەریکە بەندکراوەکان دەگەنە 600 کەس ینی ئەوەی نیشانەکە لەوەی کە دەستگیرکراوەکان زیادی کردووە و بەکارهێنانەکەشی زیادی کردە لەبەرەوەی سنوورەکان دەتوانین بڵێن زۆر کۆنتترۆل نییە و هاتوچۆ بە تایبەتی مەسەلەی سنووری کەرکک و مەخمۆر و مۆسل و ئەو بابەتانە بە حکمی ئەوەی کە لە دەستگا ئەمنیەکان بەهێزینە ئێستا لەوێ بۆیە هینان و بردننی بۆ بازرگانەکان شتێکی ئاسان دەبیت هەندێک ئامار باس لەوە دەکەن کە ڕێژەی تاوانی بەکارهێنانی مادەی هۆشبەر بازرگانیکردن بە مادەی هۆشبەر و تاوانی کۆمەڵاتی لەسەر ئافراد و تەنانەت تاوانی پارە و قەرد و قەتکاری زیادی کردووە لە هەولێر چی ڕوودەدات؟ ئەگەر بە شێوە گشتەکەبی دەتوانم بڵێم هەولێر لە هەموو ڕۆکەوە ئارامە ئەوەی هەیە یاخو هەر تاوانەکەیە تاوانی ڕۆژانەیە ینی ڕۆژانە یان هەفتانە یان مانگانە تا خەڵک بژی تا خەڵک کار بکە تا خەڵک معاملە بکە تا خەڵک هاتو چۆ بکە بە تاکیدیش تاوان دەبێ تۆ ناتوانین بنبڕ بکەی بڵێ هیچ تاوانی نابێت بەڵام بە شێوە گشتێکە هەولێر دەتوانم بڵێم ئێستا ئارامترین شارە لە عێراق نەک هە لە مستەوای کوردستان و نمونەشمان بۆ ئەوەیە مەسەرەن مانجی ڕەمەزان ئێستا دەیبینی لەو شارە چ جەنجاڵیەک و قەڵەباڵغیەک هەیە خەڵکێکی ئێجگار زۆر پاشیوی ڕەمەزان لە دەرەوە دەکات بە عایلەوە ناڵەکانی ئافرەتەکە پیاوەکە پاشی سعات 2 تا 2:30 مانەوەی خەڵک 2:30 لە بازاڕان بخوا نیشانەیە ئەوەیە شارەکەمان ئارامە ئیشاڵە هەروە بە ئارامی دەبینێتەوە. ئێستا دۆخەکە بە شێوەکی گشتی سەبارەت بە بازرگانیکردن بە مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان چۆن دەبین؟ تاوان بەپێ ئەو توێژنەوەی ئێمە لە ڕێکخراوەکەی هەمانە ڕۆژ بە ڕۆژ مادە هۆشبەرەکان بەرەو زیادبوون بەرەو پەرەسەندن چکە بەڕاستی کاریگەری زۆر مادە هۆشبەرەکان کێشەیەکی نێودەوڵەتیە چێژەیەکی تەندروستیە کێشەیەکی کۆمەڵاتیە ئەگەر بێ ئێمە وەکو حکوومەت هەرێمی کوردستان وەکو هاوڵاتیان هەرێمی کوردستان بەرگری نەکەین لەو بڵاوبوونەوە ئەوە تووشی کارەساتی گەورە دەبین. باش دۆخەکە چۆن ینی ڕێژە بەرەو زیادی دەڕوا ئێمە لە مەترسیداین لە نێو حالەتین یان بۆتە دیاردا ئەوەی ڕاستی بێ ئێستا بەپێی ئامارەکان کە پیشانماندن بەڕاستی مەترسی گەورن و بەرەو دیاردەبوون دەڕوە ینی لە حالەت تێپەڕ لە حالەت تێپەڕی و ئێستا دیاردەیە. باشە چ بەڵگەیەکەوە بکات کە ئێمە ینی پێ بڵێن دیاردەیە چ گۆڕانێک دروست بڵێ ئەگەر تەماشای ڕابردوو بکەین ساڵانی نەوەتەکان دەبینین هەرێمی کوردستان و عێراق باشترین و خاوێنترین وڵات بووە لەسەر ئاستی دنیا کە پاکترین وڵات بووە بەڵام ئەگە سیر بکەین دوای ساڵی 2003 ڕۆژ بە ڕۆژ ژمارەی بەندیەکان زیاد بوو بۆ نمونە لە ساڵی 2005 ژمارەی بەندیەکانی هەرێمی کوردستان تەنها 19 کەس بووە بەڵام تەنها لە ماوەی چەند ساڵی ڕابرد بۆ نمونە لە ساڵی 2018 نزیکەی 1400 کەس تەنها بەندکراون بە مادەی چاردەی مخەدەراتی عێراقی لە 15 کەس زیاتر لە 1000 بەڵێ ئەوە بۆ ساڵی 2003 کە ژمارەکە زۆر کەم بووە کە لە پەنجەکانی دەستی پەڕی نەکردووە بەڵام ئێستا کە دەبینین ساڵی 2018 و ئامارانی کە لە بەردەستی ئێمەە تەنها بەندکراوەکان کە ژمارەکە زۆرە ئەگەر تەماشا بکەین تەنها لە سێ مانجی یەکەمی ساڵی 2019 ژمارەی بەندیەکان نزیکەی 480 کەس
480 کەس بند کراون تەنها لە پارێزگای هەولێر و دهۆک کە لە پارێزگای سلێمانی نزیکەی 300 کەسە. کەوایە ڕێژەکە ئەگەر دابەشی کەین حالەتەکە لە سلێمانی زیاترە؟ ئەگەر تەماشا بکەین لە سلێمانی حالەتەکە زیاترە، بەڵام لە شاری هەولوور دهۆچیش هەرهەیە و ژمارەشیان بەرەو زیاد بوون. باشە هۆکار چییە؟ ینی مەسەلا بۆ کوردستان بۆ تا ئامانج بەڵێ بە ئەوکمیەوەی کە هەرێمی کوردستان سنوورەکەی سنوورێکی شاخاویە کە دەبینین ئەو سنوورە شاخاویە ڕێگری نییە، واتە زۆر بە ئاسانی دەتوان هاتوچۆی بازرگانەکان بکەین کەوانی مادی هۆشبەرەکان زۆر بە ئاسانی دەتوان و بێنوچن، هەروەها لە ڕێگەی بەنداوی ئەوەی بەسرا کە ئەو بەنداوە لەوێن دەرهەیە زۆر بە ئاسانی لەوێن دەریش داخل سەرچاوی هێنانی مادەی هۆشبەر لە ناوەڕاست و باشووری عێراق لە سنووری ئێران تاکید ئەو بازرگانانە ڕێگاکانیان کراوەیە کە لە ڕێگەی بەسرا و خواروی عێراق و ناوەڕاستی عێراق دێتە هەرێمی کوردستان و لێرە شەوەکو دەواازەیەک دەتوانین بچتە وڵاتانی کەندا و وڵاتانی ئەوروپا لە ڕێگەی تورکیا. باشە پێشتر زیێدەتر وەکو ڕێڕەوە کوردستان بەکاردەهێنرا ئێستا بۆ تا بەرش ینی بەکاری دێنە ئێستا بەداخەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان یان گەنجانی هەرێمی کوردستان تەماشا دەکەین ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئەو مادانە بەکاردێن، ئەمەش بەهۆی کرانەوەی هەرێمی کوردستانە بەڕووی دنیای دەرەوە. بۆ نمونە زۆرترین گەنجی ئێمە سەردانی وڵاتانی ئیران و تورکیا دەکەن کە لەوێن دەر زۆر بە ئاسانی ئەو مادانیان دەست دەکەوێت کە دێن و کوردستان داوای ئەو مادان دەکەن یاخود بە دوای دەگەرن و بە ئاسانی دەستیان دەکەوێت. باشە نێرگەلە هۆکارێک نیە بۆ فێربوو؟ بەڵێ جگەرە و نێرگەلە هۆکارێک کە هۆکارێکی سەرەتاییە بۆ بەکارهێنانی مادە هۆشبەرەکان. ئەگەر کەسێک سیر بکەین کە پێشتر مادەی هۆشبەری بەکاری نابوو لێ بپرسی ئایا جگەرت دەچێشە یان نێرگەلە بەکارێن، دەڵێ بەڵێن من جگەرە و نێرگەلەم بەکارێن، واتە نێرگەلە و جگەرە چێشان هۆکارێکم بۆ زیاتر بڵاوبوونەوەی مادە هۆشبەر. باشە جۆرەکانی مادەی هۆشبەر چین بە؟ طبعاً ئەگەر ئێمە وەکو توێژەری مادە هۆشبەرەکان سیر بکەین سێ جۆری ئەساسی لە دابەشبوونی مادە هۆشبەرەکانێ. ئەو جۆرە سروشتی هەیە، نیمچە سروشتیە کیمیاویە. کیمیاویەکان زۆر مەترسیدارن، سروشتێکە کاریگەریەکەی کەمتر لەسەر بەکارێنەر بەڵامە کاریگەری خۆی هەیە. ئەو مادانەی کە کیمیاوینە کە ئەوەی تەصنیفی سێمن ئەو کاریگەریانە زۆر زیاتر وەک لە سروشتەکان. ئەو مادە کیمیانە دەتوانین زۆر بە ئاسانی دروست بکرێت بە چەند عملیەک دەتوانین بە چەند کارلێکێک ببیتە ئەو مادە هۆشبەرەی کە کاریگەری لەسەر جسمی ئینسان هەیە. باشە بۆ چارەسەر دەبێ ئێمە چی بکەین بە بۆ چوونی تو ئێوە کە لەو بوارەدا کار دەکەن؟ طبعاً ئەگەر چارەسەر سیر بکەین دەبێت چارەسەرەکان زۆرن ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان و هاوڵاتیان هەرێمی کوردستان زۆر ڕێگا بگرێت دەبێت. بۆ نمونە خاڵ یەکەم ئەبێت لە پەرلەمانی کوردستان و دەست پێ بکەین کە یاسایەک دروست بکەین، یاسایەک دابنین. پێویستیمان بە یاسایەکی تازە هەیە، پێویستمان بە یاسایش تازەیە بۆ ئەوی لەگە هەرێمی کوردستان بگونجێ. ئەو یاسایی عێراقی زۆر کۆنا دەبێت لەگە هەرێمی کوردستان بگونجێ. دوو حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێت دەستەیەکی باڵای سەربەخۆ دابدرێ بۆ ئەوەی بەرەنگاری مادە هۆشبەرەکان بوو. چۆن دەستەیەکیە بۆ بەرەنگابوونەوەی یاخود دەستگای مین دەستەیەکیە، دەستگای پاراستنی ژینگە دەستگایەکیە، ئەبێ ئێمەش دەستەیەک کە سەرۆکەکەی لە پلەی وەزیر بێ ئەبێ سەرپەرشتی ئەو دۆسێ بکات و هەروەها ئەبێ دەستگاشخانە پێویستیمان پێ. ئێستا دێمەسەری بە نسبەت وەزارەتی تەندروستی ئەبێ وەزارەتی تەندروستی سێ چاکسازی گەورەی بەرەنگارونی مادە هۆشبەرەکان بۆ ئالوودەبووان بکاتەوە بۆ ئەوەی لە هەرێمی کوردستان ئەو ژمارەیە کەم بکات و هەروەها ئەبێ ڕەوشی کار و کاروباری کۆمەڵاتی لە ڕێگەی بەندیخانەکان ڕەوشی زیندانەکان چارەسەر بکە. بۆ نمونە کەسێک بە مادەی چاردەی مخدرات سزنە نابێت لەگە کەسێک کە دزیێکی کردووە یاخود تاوانێکی کچکەی کردووە تێکەڵیان بکات. ئەو تاوانە لە بەندیخانەکە زیاتر دەبێ و هەڕەشەکە گەورەتر دەبێت. نابێت کەسێکی گەورە بازرگان لەگەڵ کەسێک کە تاوانێکی گسکەی کردووە تێکەڵ بکری لە سزن، چونکە کەسە بازرگانە گەورەکە کاریگەری هەیە لەسەر تاوانبارە بچووکە. دوای بازرگانی گەورە دەرگیر ناکرێن؟ نا بازرگانی گەور لە سزنەکان هەون، بازرگان هەنە لە سزنەکان. ئەو بازرگانە گەورانە تەسیر دەکات لەسەر سزنی تر، واتە کەسێک کە بەندی هەتاهەتایی تەسیر دەکات لەسەر خەڵکی تر. ئەو دەڵێ من لە سزنم هەتاهەتایی کەواتە کاریگەری دەکات لەسەر بەندیەکانی تر. کەواتە دەبێت چارەسەر طبعاً یەک لە چارەسەرەکانێک کە بەندیەکان تەصنیف بکەین ئەو کەسانی کە مادەی هۆشبەر بەکاردێنی جیاواز بێ لەگە کەسی بازرگان یان کەسێک دزیەکی بچوشی کردووە لەگەڵ گەورە بازرگانێک جیا بکرێت و لە سزنەکە ئەبێ شوێنەکان تەصنیف بکرێت. بەشێکی زۆر لەلایەنە پەیوەندیدارەکانی هەرێمی کوردستان دەڵێن خەریکە بازرگانیکردن بە مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستانەوە لە حاڵەتەوە دەبێتە دیاردا. دەشڵێن بۆ چارەسەرکردنی ئەم دۆخەی ئێستا پێویستە هەم پەرلەمان
هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم لایەنە پەیوەندیدارەکان لەوانە هێزاکانی ئەمنی و لایەنی تەندروستی بەیەکەوە هەماهەنگێکی جدی بکەن بۆ ئەوەی ڕێگە لەوە بگرن دیاردەی بازرگانیکردن بە مادەی هۆشبەر پەرت و بڵاو نەبێ و بە تەواویش لە هەرێمی کوردستان ئەو کەیسە دابخرێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخوا تا دەست بێت.